بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وذكرنا منه ما نسينا وفقهنا في أمور ديننا ووفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستان لە پێشەنگەی سلێمانی کاتێک وتارێکم هەبوو هەر بە ناونیشانی شای کتێبان. ئەمە لێرە وەکو دەواازەیەک بۆ چونە ناو بابەتی هەڵسەرگیری لە قورئانە. ئەم بابەتە بورژن وتم گریمانەیەک بکەین ئەگەر هەرچی کتێب هەیە بە نووسراو کتێبی ئەلەکترۆنی هەر هەمووی بسووتێنین هیچی نەمێنین. کتێبێک نییە جارێکی دیکە وەکو خۆی بنووسرێتەوە، یەک کتێب نییە تەنها قورئان نەبێ. حتا خودی نووسەرەکەش شاعرێکمانێ دیوانێکی گەورەیە، دیوانەکەی لێسەنە لەبەرینی بە درێژایی مێژوو بایبڵ کەس لەبەری نەبوو، کتابی پیرۆز کەس لەبەری نییە، خودی پاپاش لەبەری نییە. تەنها کتێبێک کە پارێزرابێ یەک نوسخەیشی نەمێنێ بە مەلایین کەس لەبەریانە. وڵاتێکی وەکو لیبیا زیاتر لە ملیۆنێک کەس قورئانێ لەبەرە. سەیری پاکستان بکە، سەیری تورکیا بکە، سەیری کوردستانی خۆمان بکە، سەیری عێراق بکە، سەیری ناوچەکان بکە. موسڵمانی چینیمان هەیە قورئانی لەبەرە، یابانیمان هەیە قورئانی لەبەرە، فەڕەنسیمان هەیە قورئانی لەبەرە، ئیتالیمان هەیە قورئانی لەبەرە. لەم پەڕی دنیا و پەڕی دنیا قورئانەکان بنووسرێنەوە، جیاوازی تێدا نابینی. خاڵی دووەم ئاەتێکمانەیە لە سوورەتی ئیسرا، پەروەردگارە فەرمێکی ئین هذا القورآن يهدي للتي هي أقوم. أقوم في ماذا؟ أم قرآن أفرمي هذا چونکە مامۆستایە، ڕێبەرە، ڕابەرە، پێشەنگە، دەستگیرە، نزیکە. بەڵام کاتێ باسی تەحەدیەکە بە دوور باسیەکە. ئەلیف لام میم ذلك الكتاب، ئاو کتێبە دوورە، هیچ دەستێک نایگاتێ، گومان زەفەری پێ نابا، دەستکاری کردن زەفەری پێ نابا، دوورە دوور لە دەستی مرۆڤەوە. بەڵام کاتێ ڕێنماییەکە نزیکە. ئەفەرمێن ڕێنمایی مرۆڤەکە بۆ باشترین شت هەستێتەوە. باشترین شت لە چییە؟ ئەقوەم لە چیدا؟ لە بیر و باوەڕە؟ بەڵێ. لە ئەخلاقا؟ بەڵێ. چەمکێکی ئەخلاقی نییە بێ بە خەیاڵتا بە باش بە خراپ قورئان باسی نەکردوێ. ئەگەر خراپە چارەی بۆ داناوە، ئەگەر چاکە چۆن دەستەگرێ بەرەو چاکترە تا با ئەدگێنێتە لوتکەی ئەخلاق چاکترین. هەرچی بێ بە خەیاڵتا لە ئەخلاقا قورئان باسی کرد. باسی یاسا ئەکەی پەیوەندی مرۆڤ لەگەڵ مرۆڤە، لەگەڵ خوددا، لەگەڵ دار و دراوسێدا، لەگەڵ هاوڵاتەکانە، ئاینی جیاواز، بیر و باوەڕی جیاواز، وڵات لەگەڵ وڵاتێکی دیکەدا، پەیوەندی نێودەوڵەتی، پەیوەندی لەگەڵ گەردوونە، لەگەڵ ئاژەڵە، لەگەڵ ئاسمانە، لەگەڵ ئەستێرا، هەمووی باس کردو، هەمووی باس کردو. ئەوەی بێ بە خەیاڵتا قورئان باسی کردو. یەکێک لەو چەمکە پیرۆزانەی بەداخەوە ئێمە نەچووینتە خزمەتی چەمکی خێزانە. بۆیە ئەبینی خێزانی موسڵمان جاری وایە دینداریشن، قورئانە خوێندنەوە، مامۆستای قورئانە، قورئانی لەبەرە، خەڵکی فێری قورئانەکە، بەڵام دوورە لە ڕۆحی قورئانەوە. چارەسەری کێشەکانمان هەمووی قورئانە، لەگەڵ فەرمایشە شیرینەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، هەڵسوکەوتی پێغەمبەرجانە عەلەیهی السەڵات وەسەلام. چەند پەیامێکی کورتی قورئانی دەربارەی خێزان. یەکەم پەیامیان قانون الزەوجیە. طبعاً ئەم بابەتە هەروە بە سادەی وەرمەگرن، ئەمە گورزێکی کوشندەیە لە حازارەتی غەربی ئێستا. چونکە فەلسەفەیەکێ بەناوی فەلسەفەی تاکگەرایی، فەلسەفەت ئەلفەردیە و الفەردانیە. حەزارەتی ئێستا لەسەر ئەو فەلسەفە وەساوە. تاک، ئازادی تاک، مافی تاک، هەڵوێستی تاک، بڕیاری تاک، تاک بۆ خۆیەشی وان کردووە مرۆڤ نامۆ بێ لەگەڵ
مرۆڤەکانی دیکە لەگەڵ گردوونە کەچی قورآنە فەرمێکی ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون ففروا إلى الله یاسای جوتگرایی طبعا زوجين لێرەدا تەنها نێرومێنیە هاوشێوەش زەوجە بۆیە سەبۆر مۆنەگیانداری وامان هەیە وەکو ئەمیبا نێرومێنیە لە ڕێگەی کردبوونەوە ئینشیطارەوە زیادەکە قورآن نافەرمێ نێرومێ بەڵام بۆ مرۆڤە فەرمێکی ئەفەرمێ نێرومێ کە زەوج بوو بەشێک لە زەوجێتیە نێرومەیە بەڵام مەرجنی هەموو زەوجێک چی بێ نێرومێ بێ بۆیە سێرەکەن لە سوورەتی نەجمە ئاەتی 45 و 46 ئەفەرمێ وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى هەر وەکو ئەمە ئیسێناسە وەکو بەڵگە نییە کاتێ پرسیار لە مامۆستا ئەوانەی پسپۆڕن لەو بابەتەدا پرسیارەکەی ئەڵێ چی ئەڵێ مناڵ چۆن ڕەگەزی دیاریە کرێ ئەڵێ هەر مناڵێ پێویستی بە 23 جووت کرۆمۆسۆم هەیە جووتی 23 یان کە ئەکاتە کرۆمۆسۆمی 45 و 46 ئەوە دیاریەکە لە ڕێگەی کیەوە دیارەکرێ نێریان مێ نێر دیاریەکە چونکە کرۆمۆسۆمەکانی کانمان هەر یەک کرۆمۆسۆمە بەڵام کرۆمۆسۆمی نێر جیاوازە XY بۆیە کاتێک کرۆمۆسۆمێکی جیاوازە بەخشێ بەمێکە ئیتر ئەوە نێر دەرەچێ باشە با پێچاوانەوە مێ دەرچە بۆ نمونە ئەبینین کرۆمۆسۆمی 45 و 46 دیاریەکە ڕەگەزەکە نێریان مێ ئەویش لە ڕێگەی کێوە سپێرمی پیاوە بۆی ئاەتەکەش لە سوورەتی نەجمە ڕێک ئاەتی 45 و 46 ئەمە بۆ ئیسێناسە وەکو بەڵگە نییە کتێبێکێ زۆر گرنگە گەنجەکانمان ئاگایان لێبێ کتێبی عەبدولوهاب مسیری بە ناوی الفەردیە والمجتەمع زۆر جەخت لەم بابەتەیەکە چەند کتێبێکی دیکەش ئاماژە بەوەکە چونکە ڕۆژئاوا شارستانەتی سەردەم بەرەو تاکەگەرایی ئەڕوا واز لە خێزان هێناوە بەرەو فەوتان و نەمانە ڕوا یەکێک لەو کتابانە مەرگی ڕۆژئاوا مەوت الغەرب باتریک جی بۆکان هەر کتێبێکی بە ناوی مەرگی غەرب کتێبێکی تاوە یعنی ئاوابوونی ڕۆژئاوا ئوفول الغەرب ئوسامە محەممەد خاڵی دووەمیان قانون الشەراکە کە ژیان لەسەر زەوجێ دروست بوو مرۆڤیش خێزانی پێکێنا لەسەر بنەمای نێری و مێی ئەو کاتە ئەبێ بزانی بەرامبەر شەریکی تۆیە بۆیە هەتا لە عەرەبیشا پێوترێکی شەریکەت الحەیات شەریک الحەیات ئەی لە کوردیاتی پێوترێ هاوسەر یعنی دوو سەرن بوونەتە یەک وەکو چۆن ئەڵێ هاوڕێ یەک ڕێیان گرتوتە بەر هاوڕا یەک ڕیان گرتە بەر ئەمیش چییە؟ یەک سەر دوو سەرە بوونەتە یەک دوو ژیانی جیاوازە بوونەتە یەک ژیان ئەم یاسا زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان یعنی چی؟ یعنی تۆ کاتێ خۆت بە تەناژی یەک دۆشەکەت داناوە بۆ خۆتە خەوی خۆت بە تەنها جاری وایە نانەخۆی ئازادی بۆ کوێ ڕۆی بۆ کوێ ناچی کەی ئەگەڕێیتەوە کەی لە ماڵ دەرەچی خواردنت حەز لە چییە جلوبەرگت چۆنە زەوقت چییە ئەمانە خۆت ئازادی بەڵام کاتێ بڕیاری هاوسەرگیری ئەدەی ئەبێ بڕیار بە یەکێک ئەبێ هاوبەشی عەقڵم بێ هاوبەشی ڕام بێ هاوبەشی ڕۆحم بێ هاوبەشی جێنوستنیشم بێ جاران بۆ خۆ بەخەوتم ئەم دیودومە کرد بەڵام ێستا نا یەکێک دیکەم لەگەڵایە کەواتە بێ بیر بکەمەوە ئایا زەوقی ئەو لەگەڵ منا جیاوازە ئەبێ تەحەمولی بکەم هەر لێسەوە بڕیارما هاوشەریکم بێ لە جێنوستنیشە هاوشەریکم بێ لە خواردنە لەوە چێ من حەزم لە خواردنێ بێ ئەو کەسەی کەمە هاوبەشی ژیانم خواردنێکی دیکەی حەز لێ
باشا یەکێک درەنگ خەوی لێکەوێ، یەکێک زوو خەوی لێکەوێ، یەکێک شەونخۆنی کردو لە ماڵی خۆیان سعات 3 شەو خەوتووە، بەڵام ئەوی دیکان سعات 11 شەو خەوی لێکەوتووە. کەواتە هەموو شتەکان جیاواز بوو، کەواتە هەر لێسەوە بڕیارت داوە ئەو ئازادیەی جاران هەتەبوو ئێستا ئەبێ کورتی کەیتەوە، بەشێک لە مافی خۆت واز لێبێنی، بەشێک لە مافی خۆت واز لێبێنی. بۆی ئێستا زانستی کۆمەڵاسی باسی ژنوێر دەکەن، ئەڵێن یاسای دروست بۆ ژیانی سەرکەوتنی هاوژینەکان ئەوەیە هەرێکیان چۆ ژوور و نووسن ئەوی دیکان بەدوایە بڕوە نیو کاتژمێر تەخیر نەبێ، نەگاتە تەخیر بوونەکەی نیو کاتژمێر زیاتر، نیو کاتژمێر زیاتر تەخیر بوو کێشە دروستە بێ، کێشە دروستە بێ. بزانە تاسەوڕەکەی هاو شەریک بوون سەری قورئانیش بکە چۆن باسی ئەم شەراکەتوانە بۆکە زۆر سەیرە بەڕاستی، زۆر زۆر سەر ڕاکێشە. لە بواری ئابووریا جاران پارەی خۆت بوو، ئێسەی خۆت نییە، هی هەردووکتانە. ئابووری سەربەخۆ بوو، ئێستا سەربەخۆ نییە، هی هەردووکتانە. باشە سیاسەتە تەنها خۆت بووی، ئێستا نا، هەموو ژیانە بەشێکی ئەمێنێتەوە بۆ خۆت، بەشێکی دیکەیە بەبەخشی بە مێردەکە یاخۆ بە پێچەوانەوە بە خێزانەکە ژنەکە. ئەم شەراکەتە وامان لێکە اینجا دوایەوە من تەنها باوکو دایکی خۆم بوو، ئێستا ئەویشم بەش کردووە، باوکو دایکم ئەبێتە کێ هی خێزانیشم، باوکو دایک و کەسوکاری خێزانیشم تەواو هی ئەو نییە بەتەنها، هی منە. لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ چی؟ کێمایەتەم بۆ خێنێتەوە وەجەعەلە بەینەکم نەسەبەن چی؟ نانا وەسیحرا. کورە بیرتان لێ کردێتەوە سیحریانی چی؟ لە زمانی عەرەبیانی توانەوە. سبحان الله. یعنی چی؟ یعنی توانەوە، یعنی من تواومەتەوە لە ماڵی خەزوورما، خێزانم تواوەتەوە لە ماڵی منە، شخصەتی خۆشم لە دەست نەداوە. سبحان الله. بەو شێوازە هاوشەریکی دروستە بێ، شەراکەت دروستە بێ، شەراکەت دروستە بێ، نەک بڵێ کورەوە برات هات ئەوش بڵێ ئەوە دایکت هات، نا، دایکی نیوەی هی منەیتر، نیوەکەیتی هی تۆیە خێزانەکەم، دایکی تۆ نیوەی هی تۆیە، نیوەکەی هی منە، برات نیوەی هی تۆیە، نیوەی هی منە. ئەم نەسەبە وەسیحرا ئەبێ کارا بکرێ لە ژیانمانە. اینجا دوای ئەوە کە بوو بە شەریکت ئەبێتە هاوڕا لەگەڵتا، پرسی پێەکەی جاری وا ئەمریشەکە بەسەرتا، تەسەورەکەی پیاوە ئەمرەکە بەسەر خێزانیە، خێزان ئەمرەکە بەسەر پیاوەکەیە، ئەبێ وەرەگری مادام ئەمرەکەی چاکەیە. ژنەکەت پێتەڵێ میوانمان هاتۆ بڕۆ 2 کیلۆ گۆشت بێنە، ئەوە ئەمرە، ئەبێ بەگوێی بکەیت. بەڵام چی؟ وەئتەمیڕوا بەینەکم، سبحان الله فەرمێ بمەعروف، نا، زیادەڕەوی طغیانی تێدا نییە، طغیانی تێدا نییە. ئەم شەراکەتە پێمانە فەرمێ ئیتر دیکتاتۆریەت نامێنێ لە ژیانتا، تاگەرایی لە ژیانتان نامێنێ. وەئتەمیڕوا بەینەکم بمەعروف. لایەتێکی دیکە ئەم فیرعەونیەتەی کاڵێ ما ئوریکم ئیلا ما ئەرا، ئەوەی خۆمەیزانم ئەوەتان پێپشانە دەم، ڕای منە تەواو، خێزان نەبێت دەمی داخە، ڕۆڵەکان دەبێت دەم داخن، مێر دەبێت دەم داخە، ڕۆ قسە بکەی، ناشتیوان نامێنێ، شتیوان نامێنێ. سێری ئەوەتانە بکەن پەروەردگار باسی بڕانەوەی مناڵمان بۆکە لە شیر، ئەفەرمێتی فإن أرادا فصالا عن تراض منهما وتشاور فلا جناح عليهما. سبحان الله. کاتێ ئەتانوێ مناڵەکە لە شیر ببڕنەوە، نابێ خێزانەکە بڕیاری تاگەرایی خۆی بدات و تەواو، یاخو مێردەکە بڵێ بەسە ئیتر هەر مەشغوڵی مناڵەکەت منت فەرامۆش کردووە، تەواو لە شیر بیبڕێنەوە، نابێ. دیکتاتۆریەت قبوڵ ناکرێ، ئەبێ بەڕاوێژ، ئەبێ ڕەزامەندی هەردوو لای لەسەر بێ، بە پێچەوانەی ئەو فەرموودە نادروستەی کە خراوەتە مێشکی زۆرێک، شاویڕوهن وەخالیفوهن، پرسیان پێ بکەن و بە گوێان مەکەن، پرسیان پێ بکەن بە گوێان مەکەن. ئەمە پێوترێ پرسە گورگانە. بەداخەوە سیمای خەسوانە ناشرین کراوە، هەنێکە لەنچی پرسە خەسوانە. پرسە خەسوانە. ئاخر بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر گەورەیە. باشە تۆ سەر پرسە گورگانە
گورگەڵێ بە مەڕەکە بتخۆمیان نا بڵێ ببخۆ بڵێ مەمخۆری خوا یعنی خەسووشان وا ناشرین کردو لە بەرچاوی کێ لە بەرچاوی بووک لە بەرچاوی بووک ئەو قسانە ئەبێ لە مێشکمانە هەموو بسڕێتەوە بزانە چۆن ئەو قسانە چۆتە مێشی خەڵکیەوە لەبەرچی لەبەر ئەم شەراکەتە نەمێنێ ئەم شەراکەتە نەمێنێ پەیامی سێمیان کە ئەویش بەڕاستی پەیامێکی زۆر گەورەیە ئەگەر خودای گەورە بە یەکێک لە ئێمە بڵێ بەندەکەم تۆ بەندەی منی ئەو من لە تۆ ڕازیم بەهەشتێکی بەرین خەڵاتی تۆیە بەڵام خۆت بە تەنهاژی واللهی دڵت خۆش نابێ بابەجانمان ئادەم عەلەیهی السەڵات وەسەلام خوای گەورە لە بەهەشتایە دایناوە ئیتر بەهەشتی سەرزەوی بێ دنیایی بیان بەشتی ئاخرەت بێ دوو ڕێی لەسەر عەلا کولین گرنگ ئەوەیە بەهەشتێکە تینیەتوی تیانە برسێتی تیانە ڕۆتی تێدانە مانوبوونی تێدانە عارەقڕشنی تێدانە خەفەتی تێدانە تەسەورەکەی بەڵام دڵی ئۆقرە ناگرێ ئارام نییە بۆیە پەروەردگار هاوژینێکی بۆ دروستەکە پێ خەڵاتەکە کە ئارامی بکاتەوە پەروەردگار یەکەم پەیامیش بۆی ئەفەرمێتی وەقولنا یا ئادەم چی بکەن ئوسکن ئەنتە وەزەوجوک الجنة اسكن نكبي بخيال طابلي لو ما لا دعنيشة نا باشا أولي قاميك اسكن يعني آرام بلو شو ندا كاتا بيامك جوري زواتية آرامية أو آرامتية كرباق بيل القرآن كانوا تشان شيرين أو آراميتية آرامي عقلي آرامي عقلي جنجيك مێشکی پەرتەوازەیە نازانە چۆن بڕیار بە بەڵام هاوسەرگیریەکە ئەو کاتە عەقڵی ئارامە بێت باشە ئارامی جەستەیی ئارامی ڕۆحی ئارامی دەرونی باشە ئارامی لە ناو ماڵیە ئەگەر زەواج بە بیسم الله دەست پێ بکە ئارامیە بەخشێ بۆیە پەروەردگارە فەرمێکی ومن ئایاته ئەن خەلق لەکم من ئەنفوسکم ئەزواجا یەکەم شتیانە فەرمێکی لتسكنوا إليها أم سكنية كواتا بيمانالي أما هاتا بيمانالي جياني بياو والله لبهشي شابه ببي جن خوجنية تامينية جياني جن لبهشي شابه ببي بياو خوجنية تو بيرتان لك دوتا سبحان الله باوکو دای خزمەتی کچەکانەکەن 30 ساڵە خزمەتی ئەو کچەکەن 30 ساڵە خانمان گوێ بگرن 30 ساڵە باوکو دایکی خزمەت دەکا ئێوەش بەڕێزان پیاوان گوێ بگرن 30 ساڵە باوکو دایکی خزمەت دەکا هەر ئەو ساتە وەختەی زەواجەکەن تڵێ با بگەڕێنەوە بۆ ماڵی خۆمان ئیتر بازی خۆمانە ماڵی باوکی تر بە ماڵی خۆت نازانی تەسەورەکەی جاران هەموو ئارامەکەت لە ماڵی کیا بوو لە ماڵی باوکتا ئێستا لە ماڵی باوکتا ئارام نیت لە ماڵی دایکتا ئارام نیت لە ماڵی برادا ئارام نیت هەر ئەبێ بگەڕێتەوە خانەولانەکەی خۆت ئارامی بەدەستبێنی ئارامی بەدەستبێنی ئوسکۆن ئارام بە ئارام ئەبێ ماڵی هاوسەرگیر ئەبێ چی ماڵێکی ئارام بێ ماڵێکی ئارام بێ پامی چوارەمیان بەرپرسیارەتی هەردووکیان بەرپرسیارن لە ئاسوودەی ماڵ لە کێشەی ماڵ لە ئاسوودەی ماڵ لە کێشەی ماڵ سەری ئاەتەکانی داستانی بابەجان و دایەکگیانمان بکە ئادەم و حەوا عەلەیهیمە السەلات وەسەلام پەروەردگارە فەرمێکی وەقولنا یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە ئارامی بۆ هەردووکیانە ئەمە یەک دوو وەکولا منها نەکێکتان بخوا هەردووکتان بخۆن باسی هەردووکیانەکە ئەفەرمێ وەکولا منها ڕەغەدەن حەیث شئتما نەک بەس بڕیارێکیان بێ تەواو ئەبێ ئەو خواردەمان هەبێ ئەمڕۆ نا ئەفەرمی مەشیئەتی هەردووکیان بێ تەسەورەکەی قەیناکە داواکەڵێ خێزانەکەم بەڕاستی من حەزم لە جۆرە داواکە نەک ئەمر
داواکە نەکەمر باشە ئەویش ڕەزامەندی دەرەبڕێ ئەویش واز لە هەموو ئیشی خۆیانە لە بەرخاتی چاوی کاڵی مێردەکەی یاخۆ بە پێچەوانەوە خانە پیاوەکە ئەزانێ خێزانی حەزی لە چ خواردنێکە واز لە ڕغبەتی خۆیانێ ئەوە ڕێزگرتن لە بەرامبەر بەڵام وەکو یاسایەک ڕەزامەندی هەردووکیان مەشیئەتی هەردووکیان لەسرە اینجا سەیرەکەی گوناهیش هەردووکیان بوو ولا تقربا هذه الشجرة هەردووکتان بۆیە قسەیەکەیە ئەو ترێت بۆ نمونە تاوانی تەنها حەوا بووە لە قورئانەوە نافەرمێ قورئان فەرمێ چی شەیتان وەسوەسەی بۆ هەردووکیان کردووە هەردووکیان لە درەختەکەیان خواردووە هەردووکیشان دانیان بە تاوانیانە ناوە هەردووکیشان تەوبەیان کردووە کەواتە بەرپرسیاتی هەردووکیان بوو لێرەدا بۆچی ئەم پەیامە ئەڵێم زۆر گرنگە خۆشەویستان ئەم پەیامە قورئانیە لە کاتی کێشە خوا نەکا کێشە لە بینمان نابێ لە نێوانمانە دروست بێ ئیتر ئێمە گردوو نەکەینە بەرپرس لە چی لە کێشەکەمان تەنها خۆمان نەبێ قوتابی ئەمەش وانەیەکی ئیبلیسیە ئیبلیس بۆتە پێشەنگمان لەم بابەتە قوتابی خوێندکار کە لە فێرگە لە قوتابخانە لە زانکۆ لە کۆلیژ ئەکەوێ ئەڵێ کەوتم ئەڵێ مامۆستا خستمی تەواو خۆی دەرێنێ لە بەرپرسیارەکە تاوانەکە خاتە سەر کێ ئەستۆی مامۆسا قال ربي بما أغويتني تصورەکەی شەیتان وەڵێ خۆی کەتنی کردووە ئەڵێ خوایە تۆ پێت کردم تۆ گومڕات کردم خەتای تۆیە مەسئولیەتەکە لەسەر خۆی لابا فرێدا جاری وایتر ئەیداتە دار و بەرد خەتای سۆشیال میدیایە خەتای ئینتەرنێتە خەتای خزمەکەیان خەتای خوشکێتی خەتای دایکێتی خەتای باوکێتی خەتای هاوڕێکەیەتی خەتای دراوسەیە خەتای ڕۆڵەکانە خەتای پارەیە خەتای نازام چییە بەس خۆی بێتاوانە جیهان ئەکاتە گوناهبار کەچی لێرەدا فەرمێ چی ربنا إنا ظلمنا أنفسنا هەردووکیاندان بە گوناهکانانیان نەک بیخاتە سەر شانیەکی دیکەیان بۆیە پەروەردگاریشە فەرمێکی سوبحان الله ما یاسایەکی زۆر عەجیبە أفرمي بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره سبحان الله هەرێکێک لەمە خودای گەورە دوو کەسایەتی بۆ دروست کردوین کەسایەتیەکی ناخمان کەسایەتێکی دەرەکی کەسایەتێک دەرەکی خەڵکە خەڵەتێنێ بەڵام کەسایەتێکە لە ناخمانە ناخەڵەتێنرێ مەگەر بیکوژین بیمرێنین بگێنە ئاسی مردن تەواو بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره پیاوەکە ڕۆژوە خیانەتی کردووە خێزانی پێڵە لەکوێ بووی ئەڵێ لەگەڵ برادێکمان لە مزگەوت بووی خەڵەتانی خێزانشی باوەڕی پێ کرد بەڵام نەفسی پێڵە ئای درۆزن چەند سەختە چیت ئەو درۆ بۆ کردن پیاو بەژنەکەی ئەڵێ ئەرێ لەکوێ بوویت ئەڵێ نەچوومەتە دەرەوە پیاوەکە خەڵەتێنێ بەڵام نەفسی پێڵە چی ئەی درۆزن ئەو درۆ چۆن کردت بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره با پۆزش بێنێتەوە ئێتە لای جەناب ئەڵێ تۆم زۆر خۆشەوێ بەڵام خەیاڵی لای ئافرەتێکی دیکەیە ئەی خەڵەتێنێ بەڵام نەفسی پێڵە ئای چەند سەختە چیت چەند درۆزنی وەڵڵا خۆش ناوێ خاڵێکی دیکە بابەتی جنسە خۆشەویستان هەموو شتێکی مرۆڤایەتی جیاوازە لە ئاژەڵ ئێمە زۆر جارڵێن چی ئەوە سیفەتێکی ئاژەڵانێ نا جنس سیفەتی ئاژەڵی نییە خواردن سیفەتی ئاژەڵی نییە خواردنەوە سیفەتی ئاژەڵی نییە بەرگی مرۆڤایەتی لەبەرکراوە بەرگی مرۆڤایەتی هەر شێ مرۆڤیکە ئەبێ بەرگێکی مرۆڤایەتی لەبەرکە ئێمە ئەخۆین و ئاژەڵیشە خوا بەڵام ئاژەڵ گوێ بە پاکوتەبیزیەدا نایە خۆشترین خواردن بێنە خۆشترین خواردن ئەوەی کە زۆر حەزلێتی زۆر گرانە بەڵام لە جامێکی پیسە قێزەوەن بێ ئەی خۆی نای خۆی بەڵام ئاژەڵ گوێ ناداتێ کاتە پاک و تەمیزیەکە ئادابی خۆیە خواردن ئادابی خۆیە باشە وای لێکە بۆیە خانمان ئامادە ڕۆژی 4 کاتژمێر
لە چێشخانەکە بەرنە سەر خواردن ئەڕازێنێتەوە سفرێک ڕازێنێتەوە ئەمە زەڵاتە لای دووسێ جۆر زەڵاتەیەەکە سەوزە دووسێ جۆر دانێ وردیانەکە اینجا دووسێ شەربەت دروستەکە دووسێ جۆر برنجی دروست کردووە شلە دووسێ جۆری دروست کردووە ئەم هەموو ڕازان دەمە هونەرە هونەر ئەمە یەکێک لە تایبەتەکانی مرۆڤە ئاژەڵ شتیوان ناکە ئاژەڵ دەعوەت و دەعوەتکاری نازانێ ڕازاندنەوەی خواردن نازانێ لە جنسی شەوایە مرۆڤ جنسە کاتە عیبادەت تەسەوڕکەی ژووری نووستن ژوورێکی پیرۆزە چونکە ژووری عیبادەتە ژووری نووستن ژوورێکی مقدسە پیرۆزە چونکە ژووری عیبادەتە باشە چۆن نەزانێ عیبادەتە پێغەمبەری گیان عەلەیهی السەڵات وەسەلام چۆن فێری کردووی نان بخۆین بسم اللهی بکەین چۆن بە بسم الله دەسەکەین بە نوێژ کاتێ ژن و مێردێ ئەچن لایەک بە بسم الله دەست پێکەن عیبادەت نەبێ بسم اللهی چی تەسەوڕەکەی ئەبێ بیر بکەیتەوە تۆ لە عیبادەتایی تۆ خوا لە عیبادەتا خەڵەتاندن هەیە لە عیبادەتا خودویستی هەیە نەخێر کە زانت عیبادەتە بیر لێکەیتەوە پاداش وەرگری کەواتە تەنها گەیاندنی دوو ئەندامی زاوزێ نییە بەیەکەوە وەکو ئاژەڵەکانی دیکە نمونەتان بۆ بێنمە خۆشەویستان ئەبینین ئاژەڵ و گیاندارمان هەیە هەر ئەوەندە نێر و مێ ئەگەن بە یەک دوایەوە مێکە ئەچێتە گیانی نێرەکە ئەی خوات پارچە پارچەیەکات وەکو هەندێ جاڵجاڵەکە پێکەوترێ ینی پیرەژنە ڕەشەکە ئەو جۆرە جاڵجاڵۆکە هەر ئەوەندە پێویستی بە نێرەکە هەیە بیپیتێنێ دوای پیتاندنی یەکسەر پەلاماریەدا پارچە پارچەکە و ئەی خوا جاری وایە هەر خۆی بەویستی خۆی ئەچێتە ڕێگەی خانمەکە لە بەروبی خوا جاری وایە دوای پیتاندن تەواو هێلکەکەی داناوە دوای ئەوە هەر دووچەند گیان لە دەسەدا پەیامێکە نییە ئەو پەیامە پیرۆزەی کە مرۆڤەتی ئەو پەیامە پیرۆزەی کە مرۆڤەتی بۆیە کەزانیت ئەو بابەتە بابەتێکی زۆر پیرۆزە زۆر بە جوانی مامەڵەی لەگەڵاکەی بۆیە قورئان فێری کردووی نزیکبوونەوەی ژن و مێرد ئەبێ نزیک بکاتەوە لە خوا بەڵگەیەکە لە بەڵگە گەورەکانی دەسەڵاتی خوا ومن آیاتی أن خلق لكم من أنفسكم أزواجا اینجا کە دوای تێگەشتی لەم بابەتە ئیتر واز لە خێزانت نایەنی پشتی تێ بکەی لەبەرەوەی تااقەتی تێرکردنی ئارەزۆکانی تۆی نەماوە چونکە ژیان و خۆشەویستی بریتیە نییە لە پەیوەندی تێرکردنی ئارەزۆکان تەنهاوە نییە بەڵکو تا بەتەمەنتر بێ زیاتر ڕێزی لێگری زیاتر خۆشتەوێ بۆیە دوایەوە فەرمێکی لتەسكونوا إليها ئەفەرمێ وجعل بينكم مودة ورحمة ڕەحمە لە دواوەشێت ڕەحمە جێی بێزەییە سرکەی پیرە پەککەوتەیە کەوتووە لە جێگەدا خۆیەکە 100 جار خۆیەکە بە قوربانی خێزانی بەڵێ هەرچەنە نەخۆشە جەڵتە لە یاوە ژنەکەی لە چی بەڵ سێبەر بەس بەسەربانەوە بمێنێت بس نەبری ئەمە چیە ئەمە مەوەدە و ڕەحمەیە پیاویش بە هەمان شێواز ئەبێ حتا تەمەن زیاتر بەرنەسەر خۆشەویستیان زیاتر بێ ڕەحمەتیان زیاتر بێ بۆیە پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وەسەلام ئەو ڕەحمەتە دوای مردنیش بیر بکەنەوە ئێمە کاممان واین پێغەمبەریان عەلەیهی السەڵات وەسەلام هونە دایە خەدیجەی خۆشەویست هەنگاوەکانی دایە خەدیجەی لەبەر کردبوو ئاوازی دەگنی لەبەر کردبوو لە دوورەوە خانمێکێت یەکسەر پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام وە خەدیجە خاتوون وەفاتی کردووە دڵی لێدا ئەمە نزیکە لە هەنگاوەکانی خەدیجەوە یەکسەرە فەرمێ چی اللهم هالە یا ڕەبی هالەی خوشکی بێ ڕەک دەرەچێ هالەی خوشکێتی یعنی هەڵسوکەوتی خێزانیشی لەبەر کردووە ئەمەیە مەوەدە و ڕەحمە اینجا بۆیە ئەلەردا لەم بابەتە کە زانیمان مقدسە کە زانیمان خۆشەویستیش تەنها بریتیە لەو شتێککە وتوان مقدسە خۆشەویستی تەنها ئەوە نییە باشە ئەو کاتە
ئیتر شەیتان ناتخەڵەتێنێ. سوبحان الله بەس بیر بکەرەوە بزانە شەیتان چۆن یاری بە عەقڵی ئێمەیەکە. خێزانی ڕێک و پێک، زیندوو، جوان، بەناز، میهرەبان لە تەنیشتایەتی شەیتان ناشرینەکە لە بەرچاوی. سەرقاڵی چیەکە؟ مۆبایلێک دەرێنێ سەیری دیمەنی ڕووتەکە. باشە ئەم دیمەنە ڕوتە چییە؟ شاشەیەکە، نە گۆشتە، نە خوێنە، نە زیندووە، نە قسە لەگەڵەکە. وازەحا ئەمە چییە؟ ئەمە چییە؟ ئەمە چییە؟ کاینێکی مردووە. باشە لەگەڵا شەیتان ئاما ڕازێنێتەوە خێزانەکەی لە تەنیشتایە ناشرینیەکە. ناشرینیەکە. بۆیە جەندەرمەکانی ئیبلیس کاتی ئیبلیس ئێواران پرسیاریان لێ کاچیتان کردووە، هەر کارێکیان کردووە لێن بەدڵم نییە. تایکیانەڵێکی فەڕەقت بەینەه و بەینە زەوجەتی، ئەڵێ کێشەم دروست کرد لە نێوان ژن و مێردەکە، ئەڵێ ئەو کاتەڵێ تۆ لە منی من لە تۆ. باشە ئێمە کە تێگەشتی ماڵ ئارامیە، ماڵ مەوەدەیە، ماڵ ڕەحمەتە، ئینجا بابەتی جنسیش مقدسە، ئەو کاتە ئەبێ پرسیار لێکدی بکەن. پرسیار لێکدی بکەن. هەر کەسێ میهرەبانی لە ماڵا دەست نەکەوێ، ئارامی لە ماڵا دەست نەکەوێ، ئەگەر لە خوانە ترسێچێ لە دەرەوە بە دووی ئارامی ئاگەڕێ. حتا کوڕەکەت کچەکەت، کوڕەکە کچەکە باوەشی گەرمی لە تۆ نەبینیوە، قسەی خۆشی نەبیستووە، پێکەنینی نەبینیوە، ئیتر ناچار لە دەرەوە ئەگەڕێ بە دووی پێکەنینە، بە دووی باوەشی گەرمە، بە دووی قسەیەکی خۆشە. بۆیە گەنجەکانیان خەڵەتێنە. دوایی گلەیی مەکە، گلەی لە خۆت بکە کاتێ مێر دەڕوا. باشە گلەیی لە خۆت بکە کاتێ خێزانە ئەڕوات لە ڕێگە دەرەچێ. ئەمە بوو بەچی؟ بۆ هۆکاری ئەوەی کە لە ماڵە ئارامیت نەبەخشی. لە ماڵە ئارامیت نەبەخشی. خاڵێکی دیکەش زەواج ئەوەندە مقدسە تەسەورەکەی جێی شانازیە. بێنە بەرچاوی خۆتان کوڕوکچێک پەیوەندی ناشەرعیان هەیە، بەنهێنیەکەن، بەنهێنیەکەن، ئەترسن خەڵکە کە بزانێت تفونعلەتیان لێکەن. ئەمە لە کۆمەلگای تەندروستە تفونعلەت ناکەن طبعا. ئەی چیەکەن؟ لۆمەیانەکەن، ڕەخنیان لێگرن. بۆچی کاریواتان کردووە؟ باشە اینجا دوای ئەوە ئەگەر حەملیان هەبێ لەباریە بن، لەباریە بن، ئەی شارنەوە پەردەی کچێنی لە دەستدا ئەتنشکەدێری بۆکە نالە کەس بزانێ کەچی چونکە زەواج بە ناوی خودداوەیە. باوکی ئەزانێ کچی شووەکات، دایکی ئەزانێ، باوکە زانێ کوڕەکەی ژنێنێ کچی خەڵکیە ناوە. لەگەڵەوەشە کاتێ سەردانیانەکەن زۆر بەلایەنەوە ئاساییە کە نزیک بوونەتەوە لەیەک، بەڵکو دڵیان تەنگە بێ ئەگەر نزیک نەبوونەتەوە لەیەک. غەمە خۆن. باشە بۆچی نزیک نەبوونەتەوە؟ بەس ئەوەی ناوی ئەڵڵات لێ ناوی بیسمیلایت کردووە بزانە چۆن مانەکانی گۆڕی. دوای ئەوە هەموو کەس و کار ئێن پیرۆزبایی لێەکەن. لە دەرەوەی شەرع خەڵک لۆمەیانەکەن، بەڵام لە بازنەی شەرعا خەڵک دیاریان بۆێننەوە چیە نزیک بوونەتەوە لێک. دیاریان بۆێنن. جگەوەش پرسیاریان لێکەن ئەرێ مناڵتان نەبوو؟ غەمە خۆن. دکتۆرا و دکتۆرەکەن لە بەرەو مناڵیان بێ. کەس و کار غەمە خۆن، پاریان نەدەنێ. لە بەرەوەی خەرجیکەن لە پێناویەوە مناڵێکیان بێ. ئەم وڵات بۆ ئەو وڵاتە گەڕێن تا مناڵێکیان بێ. کەچی لە دەرەوەی بازدەی شەرەکە مناڵی بێ لە باریە بایان ئەی کوژێ، ئەی شارێتەوە، فڕێدا. باشە گوێ ناداتێ. بەس ناوی خودای لێ هێنراوە بزانن چ پیرۆزیەکی پێبەخشیوە. خاڵێکی دیکەم وعاشروهن بالمعروف. طبعا لە سۆنگەی ئەم ئاەتە خۆشەویستان تەسەوڕکەن فەرمایشێکی پێغەمبەر هەیە عەلەیهی السەڵات وەسەلام، گەورەترین فەیلسوف ناتوانێت قسەی وا بکە، بە سادەی وەربانگرتەوە بەداخەوە. ئەفەرمێ خەیڕکم خەیڕکم لئەهلی وئەنا خەیڕکم لئەهلی. ئەمە زانێت چ مانایەکی قوڵی تێدایە؟ ئێمە زۆر ئاسایە چینە دەرەوە وەکو کوڕ، ئەو هەموو کچابینی پێکەنی بەدەمیەوە قسەی خۆشی بۆکەی. باشە اینجا هاوڕێ کوڕەکانم بەدەمیانەوە پێکەنم، ڕابێرم، نوختە، قسەی خۆش. ئەمە هیچی هونەر و ئازایەتی نییە بە ئەندازەی ئەوەی پێ بکەنی بەدەمی باوکتەوە.
بەدەمی دایکتەوە بەدەمی هاوژینتەوە ئەو پێکەنین هەڵگرە بۆ کچەکەت بۆ کوڕەکەت بۆ هاوژینت بۆ مێردە بۆ خێزانە بۆ باوکە تەسەورەکەی ئەگەر پیرەمێردێک لە جێگا کەوتووە نەخۆشە وازەحە دەوڵەمەندەکانی گیان هەموو بوونەتە خزمەتکاری بەخوا ئەوەندەی یەک پاروەنانی دەستی کوڕەکە تامی نییە لایەکەی کا بەدەمیەوە بۆیە فەرمێ خەیرکم لێلی کە پێکەنی بەدەم خەڵکەوە پێکەنەکان هەڵگرە بۆ کێ بۆ خێزانت قسە خۆشەکان بۆ خێزانە ئێمە لە دەرەوە پێکەنینمان تاوا کردووە قسەی خۆشمان تاوا کردووە بە گرژ و مۆنی ئەگەڕینەوە خێزانیشمان پێکەنین و قسەی خۆشی لەگەڵ هاوڕەکانیان تاوا کردووە کە مێردەکەی ئەگەڕێتەوە دەسەکاتە بۆڵەبۆڵ داوای 20 شتی لێ کردووە 19 هێناوە تەنها خوێی لەبیر چووە ئاخر چێشت بەبێ خوێ چۆنە بێ ئاخر چۆن خوێت لەبیر چوو ئەی باشە 19 لە 20 هێناوە ماڵتاوە بێ باشە 19 لە 20 هێناوە چاوی لەوەیە باشە بەڵام نا خەیرکم لئەهلیه وأنا خەیرکم لئەهلی چ گەورەیەکەیە ئەمە لەبەر چی لەبەرەوەی پێکەنین بەدەمی خێزانمەوە خەڵق سوپاسم ناکە ئاگای لێ نییە کامەرەی چاودێری بەدەسۆ نییە پێک لە سۆشیال میدیا 1000 هاوڕێم هەیە قسەی خۆشەکەم جنێویش مەدەنێ تۆ ڕێزت هەیە سرم درۆکاری و سەختەکاریە بەس پێکەنم بەدەمیانەوە باشە خۆم وا پیشانەدەم کابرایەکی دانا زانا نەرمونیان کەچی 1 لەسەر 1000 ئەوە لە خێزان قبول ناکەم خێزان لەمنی قبول ناکە آخر بۆ بیر ناکەینەوە بۆچی پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ چی خەیرکم لئەهلی وأنا خەیرکم لئەهلی تەسەور بکەن اینجا دوایەوە هاو سەرگیری ئەکرێ کێشەی تێدا بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان نابێ هانابەری بۆ تەلاق دوا هەنگاوە خۆشەویستان بەڵام هەنگاوەکانی پێشتر چییە یەکەمیان کاتێک کێشە دروستە بێ توا حەزەکەم بە گوێی دڵ گوێم بۆ بگرمزان لە قورئانە چ مانایەکی قوڵ وەرەگرین بۆ ئەوەی کێشەکانمان چارەکەین یەکەمیان لتەکن لەکە جەلسەة صدق مع نفسك با دانیشتێکی ڕازگۆیانە لەگەڵ نەفسی خۆتە هەیە سەختترین بڕیار سەختترین ئیشە تۆ بیکەی لە ژیانتا ئەوەی ڕازگۆیانە لەگەڵ نەفسی خۆتا حیوار بکەی دیالۆگ دانیشی گوێ بۆ نەفسی خۆ بگری گوێ بۆ نەفسی خۆ بگری کاتێ هەمیشە بۆڵەبۆڵەکەی بەسەر مێردەکەتە بۆڵەبۆڵەکەی بەسەر ژنەکەتە بۆڵەبۆڵەکەی بەسەر ڕۆڵەکانتە دانیشی لەگەڵ نەفسی خۆتا دەرەکەوێت تۆ تاوانباری یاخۆ دەرەکەوێ هەردووکتان هاوبەشی تاوانەکەن یاخۆ دەرەکەوێ تەنها تۆ تاوانباری تۆ ڕابی لە مناڵەکانە کێشیان هەیە بەڵام لە ڕازگۆن لەگەڵ نەفسی خۆتە دانیشی سەرەکەی پەروەردەیەکی سەقەتی خۆت وای کردو لە مناڵەکانیان لێبێ کابرایەکی هەڵەشە شێت تۆڕا گوێناگرێ میهرەبانی نییە دوایی بۆڵەبۆڵەکە ئارەی کوڕەکەم بۆ جگەرەیە کێشێ ئەرێ خێزانەکەم بۆ ئاکە باشە بە هەمان شێواز ژن لەگەڵ مێردیان مێرد لەگەڵ ژنیە کەواتە ئەبێت دانیشتێکی ڕازگویانە هەبێ لەگەڵ نەفسی خۆمانە هەمیشە بۆڵەبۆڵ نەقین بەسەر بەرامبەرا و بەرامبەر تاوان بکار خۆمان وەکو پێغەمبەر پیشان دەین کەواتە ئەگەر ڕازگۆیانە دانیشتین لەگەڵ نەفسی خۆمانە بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيرة ولا تلبسوا الحق بالباطل وتكتبوا الحق وأنتم تعلمون كاتنا شاريتوا ڕێک ئەڵێ چی داوای لێبوردەکەم ئەو پیاوە چەند گەورەی لای خوا ئەزانێ هەڵەی خۆیەتی ڕاشکاوانە داوای لێبوردنەکە لە خێزانیا لای هەڵەکەی من بوو ئەو خانمە چەند گەورەی لای خوا دانەنێ بە هەڵەکەیە ئەڵێ پیاوەکە من توو ڕەبووم تاوانبارم کردی گرتت مازاکە وەڵڵاهی تۆ بەریت تاوانەکە هی منە ئەویش بە گەورەی خۆی هەردووکیان لێکتی ئەبورن ئەمە چییە هەنگاوی یەکەمە بۆ چارەسەری کێشەکان دووەمیان سەبر و ئارامی تۆ نازانی چ خێرێک لە بەرامبەر هەیە کێشەیە لەگەڵ تا باقی چەکە ژیان بەبێ کێشە نابێ بۆیە سەیری ئاەتەکە فەرمێ چی وعاشروهن بالمعروف فإن كرهتموهن
فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. سبحان الله چه آياتي جوري أفرمي چي أفرمي معاملي باشان لقلاب بكن باشا أجر خوشتان نويستن رقتان ليان بو رقتان لا معاملي كان هلو يستي كان بو آرام بن كي نالي خوا جوري خيري كي زور جوري لبرانبران وسيو بوتو تصورقي أوي يسيس اللي توري ماوي كي بيجي أبيت خيري كي جورا خيري كي جورا بدسيني خيري كي زور أما هنگاوي دوم هنگاوي سيميان ليه بردي آياتي إلى سورة تغابنا بداخة وعليم يما للروح قرآن زور دورين أفرمي شي يا الله روح كاتب الرواداران يا أيها الذين آمنوا إن من أزواجكم وأولادكم عدوا لكم فاحذروهم أفرم بالرواداران جاري واي لخيزانكت ميردك رولكانا دجمنا بوتو خيزانا بوتا دجمن بوت ميردك بوتا دجمن رولك بوتا دجمن يا ربي بم بدم يعني مليان مشكينم شاويان دربينم بيان كما درو شقيان تيالم نا أفرمي شي پروردگار أفرمي آقاداريان با ما دم بوتا دجمن آقاداري با فيلا اللي نكا آقادار بكتني نكا دواي تو بازكي بي سمع وناموس وشرف لدز بي آقال لي بي فاحذروهم بلام دواي وفرمي شي وإن تعفوا وتصفحوا وتغفروا فإن الله غفور رحيم أما تتشنها معنى هيك لمعنى كان أفرمي شي أقر إيوا ليبردمون لقليانا لا بري نوي هلدنوا إن جا دواي ترباسي شينكن باشا أفرمي الله ليبرديو مهربانا لقلطة يعني لبروي تو جنك معامليكي كردوا ناشرين رولكت معامليكي ناشرين كردوا تو لبر خاطري خدا ليبردوي لقلا پروردگار ليبردي لقلطوتا أو معناه كان معناه دو بشان أويا لبروي كتو ليبردبي لقل خيزانتا خداي قورش ليبردأبي لقل يعني چي يعني چاي كانك سبحان الله تو ليه وردنبي لقل ميرتا دخواي قورش چاي كابوت إنجا ليبردأبي لقل يا باشا بهمان شواز بران بركي لقل رولا كانا هنگاوي چوارم أفرمي كاتي بياوك ترسي نشوزي هي طبعا معناه نشوزيش فرمايشتي بيغمر من رافي كردو عليه الصلاة والسلام أفرمي فاتقوا الله في النساء أريه فرمي لخدا بترسن لبابتي خيزان تانا جنكانا يعني استمع اللي مكان فإنكم أخذتموهن بأمان الله واستحللتم فروجهن بكلمة الله يعني أوانا أمانة إخوان لا يوا باشا دامين تان حلال كردون ناوي خدا بسم الله حلال بو يوا أفرمي شي ولكم عليهن ألا يوطئن فروشكم أحدا تكرهونه ما فتن بسر أوانو أويا كسيك نخنا جوري نوستنتانو مالتان يوا بيتان ناخوش بي باشا أقرأ وبكن آياتك باسي أم هنگاومان بوكا فرمان شخص باسي أم هنگاواكا كاتي آياتك فرمتي واللاتي تخافون نشوزهن برانبر آفرات بياي جوايا بياي جوامان هي سمعية يعني زياتر جيوبة چيدا بهستوري بيستنة دا باشا مروفي وامان هي جيوبة بينينة دا بصري مروفيش مان هي حسي مان هي خواهي قولة چاري بو همويان داناوا يكم يعني فرميتي أفرمي فعظوهن يعني آمشقاري چو نكري ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة آمشقاري جنيو نية آمشقاري دنگ برس كدنوا نية خوتورا كردنو ليدانو چاوسور كدنوا نية بحكمة بنرمونياني وبداناي آمشقاري يكي لخواب ترسا كارت كرد بواكي نازاني خواه بي ناخوشا نازاني من بيم ناخوشا نازاني مالمان تيكتي باشا فعظوهن أوانا كين فعظوهن أو كسانا كسمعين باشا جوبة بيستنة دا بلام تصوركي أقر سمعين أبو آمشقاري ورنقرت أفرميتي وهجروهن في المضاجع إيشك لو هلا قورانين كجنومير دكين تينا قيشنا لمايتا
ئاەتەکە فەرمێکی ئەگەر ئامۆژگاری کەڵکی نەبوو ئەو کاتە لە ژووری نووسنا پشتی تێەکەی لە ژووری نووسنا پشتی تێەکە هێرەوەە ئەمە چی ئەمە بەسەریە تەسەورەکەی ژنەکە سەیرەکە سەرکە مردەکەی پشتی تێ کردووە ئەمە کاریگەری زۆرەیە ئەگەر ئافرەتێک لە خراپە گەشتوێتە ئاسێکی ئاوا چاکی بکەیت اینجا دوای ئەو فەرمێکی ئەم دڵڕەنجاندنە پشتێکردنە بەس لەسەر جێکایە تەواو کە چوویتە دەرەوە کێشە نامێنێ دروست نییە مناڵ پێتان بزانێ دروست نییە دراوسێ پێتان بزانێ دروست نییە تەلەفۆنەکەی بۆ باوکت بۆ دایکت بۆ خوشکت دنیا تێگەێنی ئەمە کێشەیەکی ناوخۆیە کێشێکی بەس لە ژووری نووسنا پشت تێەکە وازەحە بەڵام ئامۆژگاریەک بۆ هەموو خێزانەکان ئەمە تایبەتە بە ئافرەتێک لە نشوزا گەیشتە ئاستێکی بەرز وازەحە باشە لە بێگوێیە گەیشتە ئاستێ تا ئەوە سزا بدرێ بەڵام تکاتان لێەکەم ژووری نووسن ژوورێکی پیرۆزە کێشە مەبنە ژووری نووسن تەنها لەم حاڵەتانەوێ کێشە مەبنە ژووری نووسن تەسەورەکەی شەیتان تا بەیانی پێتان ڕابێرێ شەیتان تا بەیانی گاڵتان پێکا پێکەنێ توش خەفە دەخۆی کێشێکی بەسیتە بوو لە نێوان ژن و مێردەکە تەسەورەکەی یەکسەر مێردەکە پشتی تێەکە تا بەیانی هەناساڵە کێشێ و خێزانی تا بەیانی هەناساڵە کێشێ شەیتانیش گاڵتان پێکات و پیان ڕابێرێ دژمن پێی خۆشە بەڵام گوێ نەدەیتێ کەوتمان ژووری نووسن نابێت کێشەی تێدابێ باشە پشتێکردن تەنها لەم حاڵەتایە ئەو کاتە کەزانی کێشەکە ئەوە گەورە نییە با گەورەش بێ نەگاتێ ئاستی ئەم بابەتەیە کە باسمان کرد چیەکەی تەسەورەکەی پشتی تێ نەکردی تۆ پشتی تێمەکە دەست خەرە گەردری تەسەو تەحەموڵ ناکاویش دوای دوو خولەکەشتان بێتەوە دوای دووسێ خولەکەشتان نەبێتەوە بۆیە ژووری نووسن ژووری چارەسەرکردنی کێشەکانە نەک ژووری دەستپێکی کێشەکان بێ و گەورەکردنی کێشەکان بێ ئامان سەد ئامان باشە ئەگەر ئەوەش کەڵکی نەبوو فەرمایشتەکەی پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر کەسێکی هێنایە ماڵەوە تۆ پێت ناخۆشە ئەفەرمێ لێیەن ئاەتەکەش ئەفەرمێکی لەو کاتە نە ئامۆژگاری نە پشتێکردن لە ژووری نووسنا کەڵکی نەبوو کاتە گاتە ئاسی لێدن باشە لێدان بۆ هەموو کەسێک نییە پیاو خۆی بە پێغەمبەرە زانێک بێت تاوانە یەکسەر پەلاماری ژنێدا ئەیشکێنێت و لێدا پێغەمبەری نازار فەرمووی عەلەیهی سەڵات و کاتێ بیسیێنێ پیاو لە ژنەکانیان داوە فەرمووی ئولائیکم لەیسوا بخیارکم ئەوانە پیاوە باشەکان نین ئەوانە خراپن ئەوانە ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم امرأة قط باشە قەت لە ژنی نەداوە باشە بەڵام کاتێک گاسەوە دەست بەسکردنیەوە کە لێی بە شێوازێک فەضریبوهن ضربا غیر مبرح نابێ سووری کەیتەوە نابێ بۆ نمونە جێک بێ پێوە دیار بێ نابێ ئازاری هەبێ وازەحە وای لێ بکەی ناڕەحەت بێت هەر ئەوەنەیە کە دەست بەرزەکەی تۆ کە چیە بەرامبەر لێت ڕەنجاوە هەنێک کەسێن تەویل یەکەن تەویلێکی دوور لە ڕۆحی قورئانە لە چی ئەڵێ ضرب یانی چی دوورکردنەوە لە قورئانە ها وشەی ضربە لە زمانی عەرەبیە بە هیچ شێوازێک نەهاتووە بڵێ ضربت زەیدەن بە مەعنا دوورکەوتنەوە بێ یەک نمونەم بێبێنە لە زمانی عەرەبیە مەضروبەکەی ئینسان بێ بڵێ ضربت زەیدەن بە مەعنا دوورکەوتنەوە بێ شتی وەمان نییە ئەمە گاڵتەکردنە ئەمە خۆخەڵەتاندنە اینجا سێریکەن هەنێ خاڵی کورد باشە ئەم هەنگاوانە هیچ کەڵکی نەبوو هەنگاوی حەوتەم سڵحەکەن وازەحە ئەگەر بە پێچەوانەوە بوو ئەگەر ئافرەتی ترسیە بوو کە مێردەکەی نشوزی هەبێ ئەفەرمێکی یاخو پشتی تێ بکە ئەفەرمێ فەلا جوناح عەلەیهما ئەن یوصلحا بەینەهما صلحا وصلح خەیر لێردا ئەفەرمێ حتا کێشەکە ئەفەرمێ نابێ بچێتە دەرەوە خۆیان سڵحی خۆیان بکەن یوصلحا بەینەهما ئەفەرمێ خۆیان کێشەی خۆیان چارەکەن تەسەورەکەی تا خاڵی حەوتەم کەس بە کێشەتان نازانێ تا ئێستا کەس بە کێشەتان نازانێ مناڵەکانش نازانن باشە ئەگەر تەواو هیچ مەجالی نەبوو ئەو کاتە ئەڕووی بۆ تەحکیم فابعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريد إصلاحا يوفق الله بينهما کەسێکی دادگەری ڕێک و پێکی پیاوچاکی دڵسۆز لانی خێزانەکەەوە لانی مێردەکەەوە کۆ بنەوە بەس ئەو دوانە دنیا تێناگەێنی
بەڵامی ناکەیتەوە غیبەتی یەکدی ناکەن ئەو دوانە ئەگەر نیەتیان باش بێت ئێوەش نیەتان باش بێ بۆ سوڵح خۆی گەڕ سوڵحتانەکە باش. دوای ئەوە خاڵی نۆیەم تەسەورەکەی لە کێشەکانە ئەو هەموو کێشە ڕووی داوە تا ئێستا تەلاق نەداوە دروست نییە تەلاق بی لە خاڵی نۆیەمە ئەتەوێت تەلاق بی بەڵام هێشتا دروست نییە. ئەبێ بزانی خێزانە لە سووری مانگانایە ئەگەر لە سووری مانگانا بوو حرامە تەلاقیەی باسی کەوتن ناکەم باسی چیەکەم تەلاقدانەکەم حرامە ئەبێ لە سووری مانگانە نەبێ باشە ئەمە یەک باشە لە سووری مانگانە پاکە چوونەتە لای یەکیان نا لە پاکی شابوو چوو بوونە لایەک حرامە تەلاقیەی ئەبێت چاوەڕێ بکەی سووری مانگانە تەواو بێ یاخود ئەگەر چووبیتە لای و پاک بێ ئەبێت چاوەڕێ بکەی جارێتر تووشی سووری مانگانەوێت و اینجا جارێتر پاک بێتەوە کاتە ئەگەر بڕیان تەلاق بی ئەگەر دووگیان بووی حرامە تەلاقیەی حرامە تەلاقیەی تەلاقی سنی ئەوەیە باشە لە کاتی پاکیا بێ سووری مانگانە بێ لە پاکێتەکەشان نزیک نەبوونەوە لەیەکە اینجا حەملیشان نەبێ زۆر جار کێشە دروستە بێ چونکە حەمل دروستە بێ ئیتر ئاشتە بنەوە لەبەر خاتی مناڵەکە بێتە ئاشتەوایی نێو ماڵ بێتە ڕووناکی نێو ماڵ باشە جا سێرەکەن اینجا تەلاقی سنی جگە تەلاقی بدعی تەلاقی سنیەوەی سێ بەسێ تەلاق نەدەی یەک تەلاق باشە تۆ دەرکەوت ئەمە سووری مانگانە نییە ئەمە پاکە نەچووتە لای دووگیان نییە ئەو کاتە یەک تەلاقیە دەی باشە ئەمە هەنگاوی نوێ بوو هەنگاوی دەیەم چییە یەکسەر بیکەیتە دەرەوە بۆ ماڵی باوکت حرامە بچێتە دەرەوە تەلاقت داوە حرامە بیکەیتە دەرەوە حرامە خۆشی بچێتە دەرەوە مەگەر زینای کردبێ باشە ئەفەرمێ يا أيها النبي إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن واحصوا العدة لا تخرجوهن من بيوتهن فرمي ماڵیەوە لەو کاتە تەسەوڕەکەی حتا نسبەتی دا بە ماڵی ژنەکە ئەڵێ لە ماڵی خوانە مانکەنە دەرەوە ولا يخرجن خۆشیان نابێ بچنە دەرەوە لەبەر چی کۆتایی ئاەتەکانە فەرمی چی لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا تەلاق نەداوە با ئێ نابێ بچێتە دەرەوە باشە نەفەقەیشی لەسەر تۆ واجبە دوای مرۆڤ بیرەکاتەوە لە چی باشەم بێعەقڵە چییە ئەمە تەلاقیشم داوە نەفەقەیشی بکێشم و سەیرێکیشی نەکەم نزیک نەبوو لێی بەس بە نزیک بوونەوەیەک لە مەزەبی ئیمام بوو حەنیفە بە ماچێک ئیتر ئەبێتەوە خێزانی باشە بە باوشی گەرمە ئەبێتەوە خێزانی تەسەوڕەکەی لە مەزەبی شافعی فەرمی تەواو بەس بە قسەیەک بڵێ چی ئەوە تۆ تۆم گێڕایەوە یاخۆ ئەگەر نزیک بێتەوە لەی تەواو ئیتر بۆتە ژینی جارێکی دیکە کاتر نابێ بچێت دەرەوە بۆیە دایکی بڕوادارانە پیا ئافرەتێکی بینی تەلاق دەرا بچۆ دەرەوە تۆ ڕەبوو لێ بگەڕە ماڵی خۆت مەچۆ دەرەوە لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا باشا اینجا دوای ئەوە هەنگاوی یانزەیەمیان دروست نییە تەماعتان بگرێ تەماعتان گرێ بۆچی بۆ مارەیەکان بۆ سەرۆت و سامانیان ئەفەرمێ چی أسكنوهن من حيث سكنتم من وجدكم ولا تضاروهن لتضيقوا عليهن أفرمي الطلاق مرتان فإمساك بمعروف وتسريح بإحسان ولا يحل لكم أن تأخذوا مما آتيتموهن شيئا تادو أي آية كان هاكدو هنغاوي كرتم ماوا هنغاوي دوانزا كأيجريتوا أفرمي وإذا طلقتم النساء فبلغن أجلهن فامسكوهن بمعروف أو سرحوهن بمعروف ولا تمسكوهن ضرارا لتعتدوا ومن يفعل ذلك فقد ظلم نفسه ولا تتخذوا آيات الله هزوا فرمي كاتين جنكاد أيجريتوا نية النبي بيجريتوا لبر داخل كيف بدليا نية النبي بيجريتوا لبرويتي نيلي شبكة لبروي بيجريتوا لبي سوكي كي لبروي سر شوري كي زەریر لێبێ یاخۆ تەماع لە سەرۆت و سامانی هەبێ ئەفەرمێ چی ئەمە گاڵتەکردنە بە ئاەتەکانی خوا ئەم جۆرەش مامەڵەکردن لەگەڵ خێزان تا گێڕاوتە تۆرە مەبەستێکی خراپت هەیە ئەفەرمێ گاڵتەکردنە بە ئاەتەکانی خوا ئەوە ستەمی لە نەفسی خۆی کردووە باش دوایەوە هەنگاوی سیانزەم سوبحان الله بابەتێکەیە زۆر گەورەیە تەلاقت دا بەڕێت کرد تەواو باشە چووەیەوە تاو
كاتقيشي تاوبو عدي شورد وعدي تاوبو تصدق خواجان عز وجل الله باسي جنو ميردك من بوكا ما ركراون ليكدي بەڵام چێژیان لە یەکدی نەبینەوە نەگوازراوەتەوە باشە دوایەوە تەلاقی داوە ئەزانێ فەرمێ چی سری ئەواتە بزانم بۆی ئەڵێ مێمە ڕۆحی قورئانمان ون کردووە ئەبێ بگەڕێنەوە ڕۆحی قورئان ئەفەرمێ چی ولا تنسوا الفضل بينكم الله سبحان الله کوڕێک داوای کچێکی کردووە مارەی بڕیوە بەر لەوەی بیگوێزێتەوە کێشە دروست بوو جیابوونەوە ئەفەرمێ چاکەی یەکدیتان لەبیر نەکەن ئەمە معنایەک چاکەتان لەبیر نەچێت ینی چاکە کار بن لەگەڵ بەرامبەرە هەردوو معناک یانی چی یانی تەسەوڕکی ئەو کچە بڵێ چی بڵێ ئەو کوڕا زۆر دڵی خۆش بوو من هاتە داوام ئومێدێکی زۆری بە من بوو بەڵام من نەمتوانی بممە هاوژینێکی باش یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانە خانمێکی پێبەخشی زۆر لە من باشتر بێ دڵی خۆشکە بڕوادەراوایە پیاوەکە لە چی ئەڵێ وەڵڵاهی من ئومێدم زۆر بۆ خێزانم هەبوو ئەو خێزانشم ئومێدی زۆر بە من بوو کە ڕازی بوو ئەمە گەورەیە ڕازی بوو شوم پێ بکە بەڵام قەدەرە ڕێک نەکەوتین جابووینەوە یا ڕەبی خوایە پیاوێک لە من باشتری پێ خەڵاتکەی ئاسوودەی کە منی لەبیر چێتەوە بە دوعای خێر نەبێ باشە ولا تنسوا الفضل بينكم معنایەکی دیکەشەوێ چاکەی لەگەڵا بکە بۆیە فەرمێکی کە کوڕێک چێک تەلاقەدا پێش گواستنەوە چەندێ مارەی هەیە نیوەی مارەیەکەی بەڵام ئەفەرمێ ئیلا یعفون ئەو یعفو الذی بیەدی عقدة النکاح ئەفەرمێکی مەگەر کچەکە بڵێکی نیو مارەیەکیشم ناوی هەمووی بۆ خۆت تۆ گەنجێکی پێویستە بە پارەیە بن پێویستم پێ نییە یاخۆ مێردەکە بڵێکی بڵێ نیوەی مارەیەکە نا هەمووی مارەیەکەتە دەمێ قەی ناکە بڕۆ گردن بەس گردن ئازاکە باشە فەرمێکی دوایەوە فەرمێکی ئەگەر ئەم ڕێگان هەڵبژێرن زیادە بەخشن بەرامبەر باشە ئەمە باشترە بۆتان ئەمە خۆشەویسترە لای خوددا دوا قسەم خۆشەویستان سورەتێکمانەیە بە ناوی سورەتی نیکاح لە چ جوزێکایە ها سورەتی نیکاح لە چ جوزێکایە نییە ئەی سورەتێکمانەیە بە سورەتی چییە تەلاق سبحان الله تەسەورەکەی چ گەورەیە کە یەک سورەت تەرخان کرابێ بۆچی بۆ تەلاق چەند ئاەتە سورەتی تەلاق 12 وەنیە سبحان الله کراوەتە دوو بەشەوە 7 بەشیان باسی تەلاقەکە 5 ئاەتی دواتر زانی باسی چیەکە باز لەوەکە هەر شارستانیەتێک بێتە هۆکاری ڕووخانی خێزان خوای گەورە لە ناویە بێ هەر وڵاتێ شکۆی خێزانی تیا شکا بێت خێزان ڕمابێ خوای گەورە ئەو وڵاتە وێرانەکە زۆر هەڕەشەکە لەسەرم بابەتە گوێ بگرن فەرمێکی پەروەردگار ئەفەرمێکی وكأي من قرية عتت عن أمر ربها ورسله ئەفەرمێ زۆر جاربینی مانە شارستانیەت یاخو شار وڵات باشە سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەریان کردووە لە چەمکی چییە باسی خێزانە سیاق باسی خێزانە ئەفەرمێ فحاسبناها حسابا شديدا محاسبە و لێپێچینێکی زۆرترمان لەگەڵا کردوون وعذبناها عذابا نكرا سزایکی نادیار سزامان ناون یعنی نایە بە خەیاڵیانە خوای گەورە وا سزانەدا ئەو سزا بە خەیاڵیانە نایە چ سزایەکە بێ اینجا فەرمێ چی فذاقت وبال أمرها یعنی چێژی کارە قێزەولەکانی خۆی چەشتووە باشە وكان عاقبة أمرها خسرا تەواو جگە دۆڕانی هیچی بۆ نییە ئەفەرمێ دوای ئەوە شەرواز نایێنێ ئەفەرمێ أعد الله لهم عذابا شديدا سزایکی زۆر توندی بۆ داناون فاتقوا الله يا أولي الألباب الذين آمنوا قد أنزل الله إليكم ذكرا ئەی خاوەن هۆشان ئەی بیرمەندان عاقڵەکان ڕۆشن بیران ڕۆشنگەران باشە خاوەن ناو کرۆکی عەقڵ ئەوانەی بڕوادارن بیر بکەنەوە ئێمە ذکرێک و یادێک و حکمێکی شەرعی خودامان لە ئاسمانە بۆ ئێوە هێناوەتە خوارە سوودی لێبینن نەکەن شوێنی دوژمنان بکەون خێزان تێک بدەن زۆرم وت گردمە ئازاکەن وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين